بۆ نمونە راپۆرتێکی سێنێنەڵێ 5 ملیار دۆلاری تێچووە بۆ تاقە ڕۆژێک ئەم نمایشە سەربازێ بکرێت کە هەندێک جار ڕەنگە لە بودجەی چەند وڵاتێک زیاتر بێ زۆر زیاتر بێ ئەوەندەی تێچووە ڕێگەی تێژێت تۆ ئەگەر سەیریان بکەی ئەم جلو بەرگانە ئەم هەموو فڕۆکەیە بە ئاسمان ئەم هەموو تانکە ئەڕوا ئەم هەموو بڵێن باڵۆن و ئەو جۆرە شتانەی کە ئەیکەن بۆ ئەوە ئەم چەکانەی کە دێتە مەیدانەوە هەمووی دەستکاری کراوە هیچی ئیش ناکە ئەو تانکانەی کە ئەڕوا هەمووی شۆنی تۆپی کاڵێن مەغلاق ئەمانە هەمووی قەپات کراوە تفەنگ دەرزیتیان نییە بڵێ فشک بتەقێنێ ئەمانە زۆریشی لحی مەکرێتن هەر بۆەوەی قیادە بپارێزی و ئەو میێوانانی کە هاتوونە و سەرکردانەی هاتوونە بیان پارێزیتن تۆ دوای ئەوە چین 5 ملیار دلار چییە بۆ چین کە میزانەی عسکەری 220 ملیار دلارە ساڵانە 220 ملیار دلارە 5 ملیار دلار لە چاو 220 ملیار دلار هەر هیچ نییە سەرفیەکە دوایەوە استعرازی جێشی سینی یەکەمە لە جیهانە کەس بە مستەوای ئەوانە نییە یەکەمن خۆیان